یان خاڵێکی سێهەمیان ئەڵێ شتێکم بۆ بێنە، پەڕۆیەکم بۆ بێنە، قەمیسێکم بۆ بێنە، کەلپەلی ئەو کەسەم بۆ بێنە، داوای ئەم شتانەیەکە، ئەمانەش ئەبێ وریابین. ئەمش جۆرێکە لە جۆرەکانی سحر، ئەو کەسە بەمە دەناسیتەوە، داوای شتێکە لێ دەکە بۆی بێنی بۆ ئەوەی لەسەر ئەوانە بخوێنێ، بۆی تەئسیر لە تۆ بکە. ئەمانە چەند خاڵێکە لە خزمەتی جەنابتانە ئینسان ئەبێ بزانێ و بیان ناسێ. و شێخ محەممەد حەسان ڕەضا و ڕەحمەتی خوای لێ قسەیەکی زۆر جوانیە، ئەڵێ هەر کەسێ لەو ساحرانە زیاتر تەسلیمی جلۆکەکان بێ، زیاتر ڕەواژێ بێ ئیشەکەی، یعنی زیاتر شتەکانی سەردەگرێ. لای ئێمە وایە ئێژین فڵان کەس ئەبێ بچین بۆ لای ئیشەکەی ئێمە لای ئەو تەمێ چارەسەر ناکرێ. وریابی مسلمانەکان زۆر خەتەرە، ساحر ئیمانت پێی بێ زۆر خەتەرە. ئێمە لە حادیسەکانە باسمان کرد، عیبادەت لێ قبول نابێ، خوا غەزەب لێگرێ. ئەگە زۆر مصر بی لە دینی محەممەد دەرەچی عەلەیهی السەلاة وەسەلام، ئەبێ وریابین. بۆیە ئەم شێخە بەڕێزە فەرمێ کە کەسێک ساحر بێ، ئەم ساحرە ئەگە چەندێ بە قسەی ژنۆکەکەی بکە زیاتر ئیشەکانی ڕەواجە بێ وەڕوا. ئەبێ ئێمە نەچینێ دەمیەوە بە هیچ شێوەیە. ئێمە ڕێگای چارەسەر دانراوە، چارەسەری دنیایی ئەوە هەیە معلومی جەنابتانە، دەرمان و دەوا. غەیری ئەمە بچۆ بەلای کەسێک کە ئیمانت بە ئەعتیقاد و بیر و باوەڕیەیە. ئەوە مهمە کاتێ چی بۆ لای مامۆستایەک، ئەم مامۆستا ئایا ئەم مامۆستایە بیر و باوەڕ و عەقیدەی باشە سەلیمە، ترسی ئەوەی نییە کە سحرم لێ بکە، ترسی ئەوەی نییە شتێکم لێ بکە، دووری مەگرە. مسلمانە خۆشەویستەکان شەرت نییە کەسێک کە بەرگێکی کردە بەری و تەواو ئیتر تو بێژی بەخوا ئەمە مەلایە و تر هەموو شتێکە. ئەبێ وریابین، چاوکراوە بین، بەرچاوی خۆمان ببینین. مسلمان عەزیزەکان زۆر جار بەم ناوانەوە غەش دەکرێت لە جەنابتان. ئەبێ وریابین، بزانین کە چی دەڵێین. ئەو هۆکاران